نام عدنان تقريبا 20 ساڵە وەستا جاسمی لێە ئەوە تقریبا خۆی وەستایە لێرە دوو وەستامانەیە دیانەی کاک مستەفا و کاک جاسم ئێمە تەنور و هین فرن دروستەکەین. موادەکەی پلێتی احتیاجی پلێتە 05 بەڵێ هەمانە خصوصیمان هەیە ئەوە کەمی گرانترە ساری ئەوسەت و تقریبا 25,000 بە سای زۆر گرانترە و زۆرش قورسە. ئەوە دێنێ تەوسیاکەن دێنەی بن دیان لە کەلارەوەی بن بۆ هەولێرە ڕوا بۆ ئینشە ڕوا بۆ سلێمانیە ڕوا بۆ هەموو شوێنەکە ڕوا. بۆ نانە بێ بۆ ئەتوانین بۆ ماسیشی بکەین فرمان هەیە بۆ ماسیە بۆ هەموو بۆ کولسەیە. دوو جۆرمان هەیە بچووک و گەورە هەمانە پلێتەکەی قەویترە ئەوە کەمێک گرانترە. بەغازی شەکاوە دوو جۆرە هەم بانەوەی هەم بنەوەی شەکا هەروەکو ئۆڤن وایە ئۆڤن احتیاجکارەکان هەیە هەروەکەوە وایە بەس ئەمە غازە. ئەم جیازەمانەیە ئەمە یەکەمین جیاز ئەمە هین تەنورە ئەتوانێت بۆ فرنش بەکاربێنی ئەمشمان هەیە عینە بەسین فرنە ئەمەیان ئەوش مەقەسمانەیە ئەوە هین بڕینە دوو جۆر هین مەچینەماشە هین دەمارە نەخشی پێەکەی بەڵێ هەمانە لە حیمی سارد و گەرمەکەمان هەیە بەڵێ تر ئەمش هینە ئەمش تۆرنەیە هینە سازانە ساز و قەپاقەکەی.